چامپیۆنز لیگ بەهێزترین پاڵەوەندی ئەوروپا لە قۆناغە هەستیارەکەیدایە و لە مەفتەیە 4 یانە سەرکەوتن بۆ قۆناغی داهات و مسۆگەر دەکەن و 4 یانەش ماڵاوایی دەکەن. سێشەمە لە کاژمێر 11 شەودا 2 یاریگەڕانەوەی قۆناغی 16 بەڕێوە دەچێت، یعنی بایرن میونخی ئەڵمانی لە یاریگای ئالیانز ئەرێنا یوانداری لازیۆ ئیتاڵی دەکات. پاریس سەن ژەرمانی فەڕەنسیش ڕوبەڕووی ریال سۆسیدادی ئیسپانی دەبێتەوە. بایرن میونخ کە لە یاری چووندا بە گۆڵێکی بێ بەرامبەر شکستی هێنابوو بەرامبەر لازیۆ دەیەوێ ئەنجامەکە هەڵگەڕێنێتەوە و گەیشتن بە قۆناغی داهات و مسۆگەر بکات بە شێوەیەک کە پێویستە بە جیاوازی 2 گۆڵ یاریەکە بباتەوە یان بە جیاوازی گۆڵێک و بردنەوە بە لێدانەیەک لاکەرەوەکان. لە بەرامبەردا یانی لازیۆ کە لە یاری چووندا بە گۆڵێک بردنەوەی بەدەستێنا لەم یاریەدا بە یەکسان بوون و بردنەوە سەرکەوتن بۆ قۆناغی داهات و مسۆگەر دەکات کە ئەوەش دەبێتە ئەنجامێکی چاوەڕوان نەکراوی ئەم وەرزەی چامپیۆنز لیگ. ئەوەرکەش قورس نییە چونکە یانە باڤاریەکە لە بارودۆخێکی خراپدایە. بایرن میونخ و لازیۆ لە مێژوویاندا 3 جار ڕوبەڕوویەک بوونەتەوە لە چامپیۆنز لیگدا، یان ئەڵمانیەکە 2 بردنەوەی بەدەستێنەوە و 6 گۆڵی تۆمار کردووە، یان ئیتاڵیەکەش 1 بردنەوەی هەبووە و 3 گۆڵی تۆمار کردووە. لە هەمان کاتدا پاریس سەن ژەرمان کە لە یاری چووندا بە 2 گۆڵی بێبەرامبەر بردنەوەی بەسەر ریال سۆسیداد بەدەستێنا بوو پێویستی بە یەکسان بوون یان بردنەوە یان شکستە بە گۆڵێک تا گەیشتن بە قۆناغی چارەکی کۆتایی مسۆگەر بکات. یانە فەڕەنسیەکە ئامانجی ئەوەیە قۆناغی 16 چامپیۆنز لیگ تێپەڕێنێ و ئەو بربەستە بشکێنێت چونکە لە 2 وەرزی ڕابردوو نەیتوانیوە ئەنجامی بدات بە شێوەیەک کە لەو قۆناغەدا ماڵاوایی کردووە لە هەردوو وەرزەکەدا. لە بەرامبەردا یانی ریال سۆسیداد کە لە قۆناغی کۆمەڵەکان ئاستێکی نایابی پێشکەش کرد هەرکی تا ڕادەیەکی زۆر قورسەکە بتوانێت بگاتە قۆناغی چارەکی کۆتایی چونکە پێویستی بە بردنەوەیە بە جیاوازی 3 گۆڵ یان جیاوازی 2 گۆڵ و بردنەوە بە لێدانەیەک لاکەرەوەکان تا بتوانێت ئەو ئامانجەی بەدەست بێنێت.